حي على الصلاة. الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. نوێژ و مەلایکە، نوێژ و فریشتەکان چ پەیوەندیەکیان پێکەوە هەیە؟ بۆ زۆرجار لە کاتی نوێژە سەکینە دابەزێ، بۆ ئینسان خاصەتەن لە کاتی جەماعەت و مزگەوتە بەس بە ئارامیەکە. با بزانین پەیوەندی مەلایکەت بە نوێژەوە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئین لله مەلائکة یتعاقبون فیکم. مەلایکەت هەیە خوای گەورە بەد لە بن شفتاتەکەن. سبحان الله، لەو سەردەمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیقراری بەمە کردووە کە هەموو ڕۆژێ مەلایکەتی شەو و ڕۆژ ئەگۆڕێ وەکو حرەز بە دیارمانەوە یاخود لەگەڵمانە راپۆرتەکانیان بۆ خوای گەورە بەرزەکەنەوە لە کاتێکە خوای گەورە ئاگای لێتی. یعنی ئەمە راپۆرتی ڕۆژانەیە، نوێژی بەیانی و نوێژی عەسر مەلایکەتەکانمان لەگەڵمانان بەد لە بن 12 ساعات دەوامەکەن. ئەچێتەوە بەلای خوای گەورە پرسیاریان لێەکە، ئەفەرمێت کەیف تەرەکتم عیبادی، عەبدەکانتان چۆن بەجێهێشتم؟ خوای گەورە فەرمێ پرسیاریان لێەکە، پرسیار لەبارەی عەبدێکەوە ئەکات کە خۆی باش لە حاڵیان نەزانێ. مەلایکەتەکانە فەرمون تەرەکناهم وهم یصلون وئەتەیناهم وهم یصلون. شفتەکە لە کاتی کێ ئاڕوەدا؟ گۆڕانکاری و بەدلی ئەدوارەکە لە کاتی چی ئاڕوەدا؟ لە کاتی نوێژە. بۆ چکە کاتەکە گەورەیە. نوێژی بەیانی کۆمەڵە مەلایکەت بەرزە بنەوە، کۆمەڵە مەلایکەتی تر دێن. یعنی ئەو مەلایکەتی کە پێشتر هاتووە لە نوێژی عەسرا ئێستا تا بەیانی لەگەڵ تا بووە. یعنی ئاگای لە دوو نوێژت بووە، نوێژێکیان کە هاتووە، نوێژێکیان کە ئەڕوات و خواحافیزیەکە حوزورێ بێ لە بینیشانە نوێژەکان هەمووی لەگەڵتایە. مەلایکەتەکەی تریش بە هەمان شێوە دەور و تەسلیم لەو کاتەیە ئەکرێ. خۆی گەورە پرسیاریان لێەکە، فەرمێت چۆن عەبدەکانتان بەجێهێشتم؟ لە خۆی گەورە هاتی نوێژیانە کرد، ڕۆیشتیشین، یعنی هەر لە نوێژا بوون، یعنی ئاوا حادیسەکە نەقڵەکەن، یعنی چوین هەر خەریکی نوێژ بوون، ڕۆیشتیشین هەر خەریکی نوێژ بوون. تەراهم ڕوکعن سوجەدا، مەلایکە ئەم مەنزەرە ئەبینێ، ئەم مەنزەرەش بۆ خوای گەورە نەقڵەکە. سبحان الله، چەند عەزیمە. کەواتە مەلایکەتێک هەیە خاص بەمە، ڕۆژ بۆ ڕۆژ نا بۆ 12 ساعات ڕێپۆرتەکان بەرزەکاتەوە. کۆمەڵە مەلایکەتی ترمان هەیە دووشەمان و پێنجشەمان راپۆرتەکان بەرزەکەنەوە. سەیرە، یعنی راپۆرتی هەفتانە دووجار. مەلایکەتی ترمان هەیە لە جومعەکانە لە بەردەمی مزگەوت ئاوەستن و هەموو سەری جومعەیەک ناوە نووسن و راپۆرتەکان بۆ خوای گەورە بەرزەکەن. سەیرە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەلا تەصفون کەما تەصف المەلائکة عند ربها. ئەوە ڕیز نابن وەکو چۆن مەلایکە ڕیزە بێ لە خزمەتی خوای گەورەیە. پێغەمبەری خوا مەلایکە چۆن ڕیزە بێ؟ فەرمێ یتیمون الصفوف الأول ويتراصون في الصف. فەرمێ سەفی یەکەم تەواوەکەن و دوایی ڕێک ئەوەستن لە کاتی نوێژەکانیان و بینیان بڕەکەنەوە. یعنی ئێمەش وەکو وەستانی مەلایکە لە ئاسمانە وەستین لە کاتی نوێژەکانمانە، بەڵێ هاوشێوەی ئەوان، بەڵێ فێری تەنزیم و یەکڕیزی و سەفی پێشەوەمانەکە، بەڵێ سبحان الله. کەواتە مەلایکە ڕەبتی زۆرە بە نوێژەکانی ئێمەوە، بەڵێ إن الله وملائكته يصلون على نوێژ خوێنەکان. إن الله وملائكته يصلون على چی؟ نەبی نییە. ئەمە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سونەنی ئەبوو داود هاتووە فەرمێ إن الله وملائكته يصلون على الصفوف الأول. خوا و مەلایکەتەکان سڵاوات نادەن لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم کاتەیە، سڵاوات دەدەن لەسەر ڕیزی یەکەمی پێشەوە. بنص قرآن كس يصلون على النبي
بنص حديثك يصلون على الصف الأول ملائكة كان دعاء خير بوريزي بيشوي نيشوينا كانكن صلوات يعني سلي يدن بويانا بارينوا سبحان الله يعني ملائكة أو نكون تاكتي هي لقل نيجكاني إما بلي لما خوشتان بي بلم بيغمري خاصة صلى الله عليه وسلم إن العبد إذا قام يصلي أتاه الملك فقام خلفه هركاتي إنسان نيجكا ملائكة يقول دور لبشتي وديه يستمع جو أقرأ القرآن خوينكي ويدنو نزيك بيتوا فلا يزال يستمع هرجو أقرأ ويدنو هر نزيك بيتوا حتى يضع فاه على فيه حتى دم يخات سر دمي إنسانك يعني ملائكتك كلبشت وديه أم إنسانك قرآن خويني ببيك باتشا للروح ولا شي خوي بجي إهيليه ملائكتكش بو خوي نور الروح يتناول شكوا حتى دم خات سر دمي عبدك يعني لقل ملائكتك أبي بيك باشا دمي عبدك ودمي ملائكتك أبي بيكش تجولي هرشي عبدك إلي أجيتناو سنجي ملائكتك يعني جسم كان أبي تأبن ملائكتي لبشتوا آوا دي حتى أجيتناو قالبي جسمي عبدك ودمي لسر دمي بۆیە ئەبێ دەممان بە سیوا پاکەینەوە و جوان مەڵمەڵی پێ بکەین پێش ئەوەی کە دەستکەین بە نوێژە کاتی زەزنێژە بۆیە نابێ سیر بخۆین بۆیە نابێ جگەرە بخۆین بۆیە نابێ بۆنی پیس لە دەممان بێ چونکە فەطەهیروا ئەفواهەکم للقورئان پێغەمبەری خوا سەڵ فەرمێ دەمتان پاکەنەوە بۆ قورئان خوێندن سبحان الله هەتا ئەو حەدە مەلایکە بەڵێ حەدیثەکەی تر باس کرد کە فەرمێ إذا أمن الإمام فأمنوا يعني كإمام لكاتي نجا فرمي ولا الضالين إما علين آمين هرما مصاني على آمين هل إيه مجنين ملائكش دقل معنا يكبر شواني شلين آمين الله بيخمري خاصة فرمي ملائكة لشو فرمي وقالت الملائكة في السماء آمين يعني كتو ليرة نجا خينيت دەنگ و سەدای ئەم نوێژە ئەچێتە ئاسمان مەلایکە لەوێ جووی لێ ئەویش لەگەڵ تاڵێ ئامین سەیری ئەم تەفاعولەکە سەیری ئەم تێکسمڕان و ئاوێتەبوونەکە مەلایکەیە لێرە مەلایکەتێ لەوێ مەلایکەیە لەبەر دەرگا مەلایکەیە لەگەڵ تا مەلایکەیە لە کاتی نوێژە مەلایکەیەتی لە کاتی ئامینە مەلایکەیە لە کاتی سەمیع الله لمن حەمیدە ربنا ولەکە الحەمد کە تۆ ئەڵێی سەمیع الله لمن حەمیدە مەلایکەتەکەش ئەڵێ ربنا ولەکە الحەمد حاولك دنگی لەگەڵ دەنی مەلایکەتەکە تێکەڵ بێ بۆی بە یەک ئاواز هەردووکتان بخوێنن سبحان الله جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە نوێژایە سەربەر زەکاتەوە فەرمێ سەمیع الله لمن حەمیدە سەحابەیەک لە دوایەوە پیاوێ لە دوای فەرمێ ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه سبحان الله صحابيك تنها نالي ربنا ولك الحمد على ربنا ولك الحمد خواي سباس بوتو كام حمد حمدا سباسي كثيرا زور طيبا باك مباركا بيروس بيغمري خوا صلى الله عليه وسلم كدعاء سلام داتوا فرمي من المتكلم أو تشيبو أوايبت الصحابة كافر من بيغمري خوا صلى الله عليه وسلم لقد رأيت 39 ملكا يبتدرونها أيهم يكتبها الأول فمسيو أو ملائكة بيني مسابقة وبلبل ينبو چيان زوتر أم أجرب نوسي چن ملائكة سيو أو ملائكة زنبو شكو حرف كان ببجيرن ربنا ولك الحمد حمدا كثيرا طيبا مباركا فيه سيو شوار حرف سيو شوار بيتر يعني هر ملائكة يبو يك بيت هاتوا كبين بسين سبحان الله العظمة نيش لقوري كلميك كلنوجع أو تري كسباسو ستايشي خواي قوري تياكري سيو أو ملائكة دا أبظن بش برزيو ببلبل هل يكون محاولاك أو فضل بو خوي بيزو تربين وسيه
بۆیە سەحابەکان فەرمی ئێمە کە پێش نوێژمانەکە لە خزمەتی پێغەمبەری خوایە ئەمان السلام على الله قبل عباده سلام لەسەر خوا پێش عەبدەکانی السلام على جبريل السلام على ميكائيل سلاممانەکە لە جبریل و مەلائیکەتەکان لە کاتی نوێژە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی بڵێن السلام علينا وعلى عباد الله الصالحين سلام لەسەر ئێمە و لەسەر عەبدە صالحەکانی خوا ئەگەر واتان وت أصاب كل عبد صالح في السماء والأرض هەموو عەبدێکی صالحی ئینس و جین لە مەلائیکەت و لە ئینسانەگرێتەوە لە ئەرز و ئاسمانە ئەجا فەرمێ کەواتە کە تۆ ئەڵێیت السلام علينا وعلى عباد الله الصالحين مەلائیکەتەکان ئەگرێتەوە تۆش دوعا بۆ ئەوانەکەی سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێ لە کاتی نوێژان لە غەیری نوێژە سەڵەواتێ لەسەر من بە کە فەرمیت السلام عليك أيها النبي اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد بيغمري خاصة فمي لم تزل الملائكة تصلي عليه ما صلى عليه ملائكة صلواتي لأداء مادم صلوات دس بيغمري خوادا صلى الله عليه وسلم دواتر كيسان نوێژی تەواو کردو لە کاتی نوێژەکەیان مایەوە دانیشتووە لە شوێنی خۆی چەند خۆشە مسلمانێک نوێژ بکاو لە تەنیشتەوە بێ بڵێ وەڵاهی برام دوعای خێرم زۆر بۆ کردیم لە کاتی نوێژەکە و دوای نوێژەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەلائیکەت سەڵەواتی لێ ئەدا و دوعای خێری بۆ ئەکا مادەم لە شوێنی نوێژەکەیان دانیشتۆ و ناجۆڵێ و قسە ناکا و غەیبەت ناکا و بەدەست نوێژەوەیە حتا وەکو لە نوێژا بێ حتا وەکو چاوەڕوانی نوێژ بێ یاخود لە دوای نوێژ دانیشتووە لە شوێنی نوێژەکەی خۆیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ مەلائیکە دوعای بۆ ئەکا سبحان الله هەتا ئەخیر جار کە سەلامە دەینەوە لە کاتی نوێژە بەم مەلایکە ئاڵین السلام علیکم ورحمة الله بەم مەلایکەتەشیان ئەڵێین السلام علیکم ورحمة الله کەواتە زانن ئیشەکە چەند گەورەیە لە وەستانی ڕیزەکەمانەوە بۆ نوێژ حتا وەکو سەلامدانە و دانیشتنمان دوایی سەلامدانەوەش مەلایکە لە خزمەتایە مەلایکات بینێ مەلایکە جسمی ئاوێتی جسم تەبێ مەلایکە دوعای خێرت بووەکە مەلایکە ئامینەکە تەفاعولەکە ئەجوڵێ لەگەڵتا نوێژەکە لەگەڵتا کەواتە زانن بۆ نوێژ گەورەیە زانن بۆ نوێژ نووری دیدەیە بەڵێ چونکە لاشە بەجێ ئەمێنێ و یەک پارچە ئینسانە بێ بە ڕوح و نورێکیش لە مەلایکەتەیە چێ بۆیە ئاسوودە و دڵ ئارامە بێ بە نوێژەکانی یا بیلال ئەقیم الصەلات ئەریحنا بها ئەی بیلال نوێژەکە بکە و ئاسوودەمان کە بە نوێژ چونکە سەکینەت و ئاسوودەیی لەگەڵ مەلایکەتا دابەزێت السلام علیکم ورحمة الله حي